کاکلیز لە زۆربەی هەڵبژاردەکان لە دواخلک لە ئەنفریا کەوتن کە بەسەرکەم بە قۆناغی 32 یەک لە هەڵبژاردانە ئیکوادۆر بوو ئەگەر لە ئەڵمانیا نەبردباوە و ئەڵمانیای کە 6 خاڵی هەبوو دو یاری بردبووە لە کۆتیڤار و لە کۆراساو دو یاری بردبووە ئیکوادۆر یاریەک لەگەڵ کۆتیڤار دۆڕابوو یاریێک لەگەڵ کۆراساو بە یەکسام کۆتایات بەڵام هەر لە ئەڵمانیای بردەوە ئەو یەک لە شتە زۆر گرنگەکان بوو باسی ئەنی ئەوەی پێشان داین کە ئەگەر هەر هەڵبژاردەك ڕۆحیەتی هەبێت دەتوانیشتی زۆر گەورە باشە بۆچی ئێستا بە شێوەیەکی گشتی باسی پرتوگالیش دەکەین کە بەرامبەر کۆلۆمبیا یەکسان بوو بەس بۆچی مەسەلەن بۆ نمونە ئێمە دۆڕانێکی ئەڵمانیامان بینی بەرامبەر ئیکوادۆر بۆچی هەڵبژاردە ئەوروپیەکان ناتوانیەوە سەرکەوتن یاخود ئەنجامی باش یاخود یاریەکی بەچێژ یاخود پلانێکی جوان جێبەجێ بکەن یاریگە بەرامبەر هەڵبژاردە لاتینیەکان یاخود ئەفریقیەکان من ئەو مۆزوع لە دوو هۆکار تۆ لە لاتین و لە ئەفریقیان زۆر پێشکەوتووە یاخود جیاوازیەکی ترێ باسیەوە بکەم یەک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەو کەش و هەوای لە ئەمریکا هەیە بۆ لاتینی و ئەفریقیەکان زۆر گونجاوە کەشەوەی ئەمریکا و مەکسیک کەشەوەی ئەمریکا و مەکسیک باشە زۆر بۆ لاتینیەکان یان بۆ ئەفریقیەکان گونجاوە گە سەیری فەڕەنسا بکەین چونکە یاریزانەکانی زۆربەی ئەفریقیا یعنی لە مۆندیال لە هەمویان ئاستی باشتر لە ئەوروپیەکانە تا ئێستا هۆکاری دۆم ئەوەیە لاتینیەکان بۆ ناسراون کە ڕۆحیەتی زۆر بەرزانەیە کاگلیس بەرازیلە ئۆروگوایە هەرپاڕگوای کۆلۆمبیا ئەرجەنتین 2022 بینیمان مەکسیک هەڵبژاردە لاتینیەکان زۆربەیان ڕۆحیەتیان زۆر باشە لەوانەیە یاریێکی زۆر جوان پێشکەش نەکەن بەڵام ڕۆحیەتێکی تاو جیاوازیان هێشتا ئەو دووە یەک لە هۆکارە سەرەکیەکانن هۆکاری سێمیش ئەوەیە کە ڕووی جەستەییەوە تۆپی ئێستا جەستە زۆر گرنگە بۆ تۆپێکە سەیری پاریس سەن ژەرمان کە دەبین عوسمان دێمبێڵی و دیزرێ دوێ ئەو یاریزانانە 90 خوڵەکی تاو ڕادەکەن کڤار ئەو یاریزانانێک کە ئەوەندە ڕادەکەن بڕواو کە یاریزانانی پورتوگال یان یاریزانانی گەڵتەرە راشفۆرد و ئەو بێلینگام ئەو یاریزانانە ناتوانن ئەوەندە ڕاد 90 خوڵەک لەسەر یەک ئاست بەردەوام ئەگە سەرنجی کاپڤێردی بدەی کاگلیز بڕواو کە 90 خوڵەک ئەو هەڵبژاردی ڕناوەسێتن بەس ڕادەکە ئەوەش بۆ هۆکاریەوەی کە یەکسان بێ لەگەڵ ئیسپانیا و یەکسان بێ لەگەڵ سعودیا و بۆ یەکسانبوونیش لەگەڵ ئۆروگوای بێتە دەرەوە بەس ڕادەکە هەڵبژاردی یعنی ماندوو نابێتن ئەوە یەک لە هۆکارەکانە تەمام دەست خۆش بێ باسی ئەومان کرد کە وتمان ئەڵمانیا تووشی شکست بوو و فشارێکی زۆریش تەمان یەکێک لە شتەکان کەەوە قسەشمان لەسەری کرد بەجددی لە لای زۆر سەیرە هەندێک یاریزان بەس بە یەدەک جوانن هەندێک یاریزان بەس بۆ یەدەک باشن مەسەڵەن لەوانە یەک لەوانە ئۆنداف بوو کەوا دوو یاری هاتە نێو یاریگا یاریەکیان گۆڵی برنەوەی تۆمار کرد یاریەکیان دوو گۆڵی تۆمار کرد گۆڵی یەکسانبوون و برنەوەی بۆ ئەڵمانیا بەدەستهێنا بەڵام لەم یاریەدا 70 خوڵەک یاری کرد بە شێوەی سەرەکی هیچ ئەنجامێکی نەبوو ئەوە هەڵەی ڕاهێنەر بوو کەوا متمانەیەکی زیاد لە حەدی بۆ یاریزانە بەخشی من مەسەڵەن زۆر جار تێبینی ئەوم کردو هەندێک یاریزان مەسەڵەن بۆ نمونە ڕۆدریگۆی ڕیال مەدرید فێران تۆرێسی بەرشلۆنا ئەسینسۆی بەرشلۆنا ئەسۆی ڕیال مەدرید کاتی خۆی خۆسێلۆ یعنی ئەوانەمان بینی و مەسەڵەن ڕۆدریگۆ بەرامبەر مانچستەر سیتی فەما حاجا و مانجۆمان لێ بووە خۆسێلۆ لە کۆتا خوڵەکان بەرامبەر بایرن مونیخ دوو هەڵی کوشندەی نوێی وای کرد خۆسێلۆ گۆڵ تۆمار بکات هەندێک یاریزان یەک لەوانەش کە بەیەدەجی جوانە و ئاستێکی باشتر پێشکەش دەکات فشار لەسەر خۆی دروست ناکات ئۆنداڤە کە 20 خوڵەک 30 خوڵێکی کۆتایی بێتە نێو یاریگا نەوەک لە یەکەمەوە تاوەکو 70 خوڵەک یاری بکە فشارێکی زۆری لەسەر بوو هیچ شتێکی باشمە نێو یاریگە لێ نەبینی